سڵاو ئەم کاتتان باش هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بن. ئەمڕۆ باس لە ئاستی کوڕانی کورد لە هونەرە جەنگیەکان دەکەین، وەرزشێک کە کۆمەڵە گەنجی سەرقاڵ کردووە و هەروەها دەستکەوت و سەرکەوتنیشیان تێدا بەدەستێناوە. میوانەکانی ئەم بەرنمەیە دوو گەنجی خۆشەویست لە شاری سلێمانین هاوڕێن، ڕێبەر شەفیق پاڵەوانی هونەری جەنگی بە هایۆس، سەهەند سەربەست پاڵەوانی هونەری جەنگی بە هایۆس. لە ڕاستیدا من زانیاریەکی کەمم لەبارەی ئەم وەرزشەدا هەیە، هونەری جەنگی وەکو تایکواندۆ، وەکو کاراتی، وەکو کۆنگفۆ، وەکو کۆمەڵک وەرزشی تر یا کیک بۆکسینگ. من ئەگە هەر نەبێ سێ چوار بۆکسم یەکەوتووە لەم وەرزشانەدا، بەڵام ئەم وەرزشە نازدام چێت دەمهەوێ وەکو ئێوە زیاتر ئەم وەرزشە بناسیین. دەچمە لای میوانێکی خۆشەویستم، کاکە ڕێبەر. کاکە ڕێبەر چۆنی؟ باشی تۆ؟ سڵاو لە تۆ کاک محەممەدی خۆشەویست، باشی تۆ؟ سلامەتی کاکە ڕێبەر. لەگەڵ کاکە سەهاند، بەڵێ لەگەڵ کاکە سەهاند دوو گەنجی جوانی شاری سلێمانی فەرموو سڵاوەکەت بگێنە. بەڵێ قوربان. سڵاوی خۆمەگەێنم بە سەرجەم وەرزشکارانی کوردستان، سڵاوی خۆمەگەێنم بە پاڵەوانەکان و وەرزش دۆستان. من ڕێبەر شەفیق یاریزانی هونەرە جەنگیەکان لە شاری سلێمانی. کاکە ڕێبەر، جارێ یەکەم شێت بابزانین تۆ تەمەنت چەندە؟ بەو تەمەنە دەستکەوتێکی گەورەت بەدەستێناوە. کاک محەممەد گیان، من ڕێبەر شەفیق لە ساڵی 1990 لە شاری سلێمانی لەدایک بوومە. باسی بەڵێ پیرۆزە ئەو دەستکەوت و ئەو تەمەنە شتێکی زۆر دڵخۆشکەرە. نەختێک باسی ئەم وەرزشەم بۆ بکە لەکوێوە سەری هەڵداوە، یعنی ئەم وەرزشە سەرەتا لەکوێ بۆ هاتوتە کوردستان؟ زۆر باشە. دیارە ئێمە باز لە یاری بەهایوسەکەن. یاری بەهایوس یاریەکی جەنگیە. یاری بەهایوس لە کۆنەوە لە وڵاتی تایلەند هەبووە، بەڵام خەڵکانی وڵاتی تایلەند بە شێوەیەکی ڕسمی و موسسە نەکراوە، یعنی خەڵکانی ئەم وڵاتانە یاریەکەیان کردووە تەنها لە پێناو بەدەستێنانی پارە و گرەوە ئەوە کردیانە. بەڵام لە ساڵی 1975 لە وڵاتی ئەڵمانیان لە شاری بەرلین پایتەختی هەمان وڵاتەکە بووە بە موسسە و دامەزراوە. پاشان وانەکان و تەمرینەکان لە ڕێگەی ئۆنلاینەوە بە وڵاتانی دراوسێ ئاشنا بوو و بڵاوەتەوە. دەست خۆش بێ. کاکە ڕێبەر، لێدانەکانی ببوورە لێدان بکە باسکە لە لێدان دەکەم، نەختێک ترسم لێ ڕادەگات. لێدانەکانی قورسن کۆنتترۆل کراون، ینی بۆ نمونە ئایا ئەم لێدانەکانی ئازادن لەکوێ دەدرێت لەکوێ نادرێت؟ بۆم باسیەوە بکە. زۆر باشە. دیارە لێدانەکانی ئەم یاریەمە لە حاڵەتی ئەماچەرا باسەکەین، کاڵێن ئەماچەر واتە ئەو یاریزانە یاخود ئەو کەسێک کە شەڕەکە لەسەر ڕینگەکە لەسەر و حەلەبەی باشارێکی خۆمان بڵێن ئەو چوار حەبلەیکە هەڵواسترا و یاریزانەکە یاری لەسەرەکە. لە حاڵەتی ئەماچەرا واتە یاریزانەکە هەم کڵاوی لەسەرە، هەم واقعێکی دەم بۆ پارێزگاریکردنی لە ئەنیشک و لە دانەکانی، هەم جوتێ دەستکێشی لە دەسا و لەگەڵ واقعی قاچ، یعنی پارێزگاریکردن لە قاچی. لێدانەکانیش دیارە لێدان لە دەموچاومان هەیە، لێدان لە ڕانمان هەیە بەشی خوارەوە و لێدان لە کەمەریشمان هەیە. بەڵام ئەم یارێ جیاوازی هەیە لەگەڵ یاری کیک بۆکسین و هەم وایتە، یعنی توانین بڵێن مشتەقی ئەم دوو یاریە وەرگیرا و لە مابینیانایە کە لێدانەکانی ئەم یاریە ناتوانانی تۆ ئێڵ بۆ ئەنیشک کوردێکی خۆمان ئەنیشک ناتوانانی بێ لە دەموچاوی کەسی بەرامبەر و پاشان ناتوانانی ئەژنۆ بی لە دەموچاوی، بەڵام بۆ شوێنەکانی تر ئازادە. ئەتوانی ئەژنۆ بی لە ناوسکی، ئەتوانی جەبکرۆ واتە دەستەکانمان ئەتوانین بی لە دەموچاوی لە کەمەری ئیتر، بەڵام کە یاریزانەکە کەوتە زەوی کەوتە عرز بۆ نییە بچی بەلایە دەستڕابێکی حەکەمی تایە و شتەکانی بە قانونی دانراوە. بەڵێ بەڵەوە تاکید بە پێوە توانی هەر شتێک بکەی، بەڵام نابێت لە پشتی کەسەکە بی لە پێشەوەی لە هەر شوێنێگەدەی ئاساییە تەنها لە جیازیشی دەست خۆش کەواتە تۆش دەست ڕابگرە. دەچمەلەی کاکە سەهەند. کاکە سەهەند چۆنی؟
تۆ باشی باسیەوە بکە بزانم تەمەنت چەندە سڵاو لە تۆش بەڕێزم. تەمەنت چەندە بەو تەمەنەوە تۆ بەشداری پاڵەوانێتیت کردووە چۆن ئاشنا بووی بەم وەرزشە ئایا خزم و کەس و کار بوون یا کاکە ڕێبەر بوو چۆن بوو هاتێ ناوە وەرزشە؟ سەرەتا بە ناوی خوا دواتر دەستخۆشی لەم کەناڵە جوانە دەکەم بۆ ئەوەی کە ئەم دەرفەتی بە ئێمە بەخشی. من سەهەن سەرکە و ڕەفیق تەمەنم 15 ساڵە. من لە منداڵیەوە لەگەڵ باوکمدا هاتوچۆی هۆڵەکانی وەرزشم کردووە و ئاشنا بووم بەم یاریە و بەم هونەری بەرگریە. دەستت خۆش بێت چەند ساڵە ئەم وەرزشە دەکەی تێدا کوڵاوی یانا ینی ئێستا بۆ نمونە حەز دەکەی باشترین ڕکابەرەکانی ئەم وەرزشە بەرەو ڕوود ببنەوە یانە یا هێشتاش ترسێکت هەیە؟ سوپاس بەخوا من توانیومە ئاسێکی زۆر باش پێشکەشکەم و من لە منداڵیەوە هاتوچۆی هۆڵە وەرزشەکان دەکەم و بەدڵنیاییەوە ڕکابەرەکانم کەسانی بەهێزن پشتیوان بە خودا منیش دەتوانم بەهێزتر بم و پاڵەوانێتەکان ببەمەوە. دەستت خۆش بێ دەچمەوە لای کاکە ڕێبەر. کاکە ڕێبەر تا چەند گەنجەکان ڕوو لە وەرزشە دەکەن ئایا گەنجەکان بەتایبەت لە شاری سلێمانی ئاشنان بەم وەرزشە یا ئەوەی کە وەکو من لیان تێک دەچێ هەروە دەزانن کیک بۆکسینگە؟ بڵێ تازێ ماوەی 2 ساڵاتۆتە شارەکەەوە بەڵام وەکو خزمەتێکی باشی بە گەنجەکان کردووە لە ڕووی ئەوەی کە ئیتیحادەکەەوە کاگواحید و بە زۆر بە ڕێز کاک جێگر مدەڕیب و منتەخەبی وەتەنیە دیارەمانە مەسروفاتێکیان بۆ یاریەکە کردووە و بە حکمی گەنجەکان هانەدات بێنە پێشەوە بۆ ڕاستەکە و گەنجانیش لەم یاریە بە شێوەیەکی باش هاتوونەتە پێشەوە و ئیشەڵا لە داهاتووشا باشترە بێ بەڵام زیاتر خۆتەزانی کاک محەممەد گەنجانی شارەکەمان ڕوەکەنە کافتریا و کۆمەڵە شوێنی ئەملاولا ڕووناکەنە وەرشەکە ئیشەڵا لە ئایندەیە بەرەو باشترە چێ گەنجان ڕوو لەم یاریەکەن. دەستت خۆش بێ باسی کافە و ڕەنگە لە ناو کافەدا نەرگەلە و یاریکردن و ئەو شتانەیە کاتێکی زۆر باشی گەنجەکان بە فیرۆ دەدات ئەگەر بێت و بۆ ئەم کاتە کە بەڕاستی بە فیرۆ دەچێت و دژی تەندروستی مرۆڤیشە دابش بکردرێت بە خوێندنەوە دابش بکردێت بە وەرزشکردن لە دڵنیان کە خزمەتێکی باشتر بە کۆمەڵگا دەگەێنن. ئایا ئەم یاریە ئێوە لە چەند هۆڵدا هەیە لە گەلێک هۆڵدا هەیە ئایا یانەکانی هاوکاریتان دەکەن یا ئەوەی کە ئێوە بە شێوەی خۆڕسک ئەم یاریە دەکەن و سەر بە یەکیانن؟ دیارە ئێمە سەرەتا بە شێوەی خۆڕسک تۆ یاریەکە ئەکەی لە هەر هۆڵێکا کە بتەوێ یاریەکە با بڵێن لە بینی کیک بۆکسین و موایتایە و بعد کە داخلی بتوڵەکانە بیت داخلی پاڵەوانێتەکانە بی یاساکانی وەرەگریت و یانەی کلدان هاوکاریمان بووە وەکو هاوکاری پاڵەوانێتەکانمان یانەی کلدان هاوکاریمان بووە و کۆمپانیای ئاوی ڕەش هاوکاریمان بۆ مەسروفیاتی بتوڵەکانی کردوینە لەگەڵ زۆر بە ڕێزکا گواحیدا هەماهنگیان هەبوو و مەسروفاتی بتوڵەکانیان کردوینە بەڵام وەکۆی کە بڵێ لایەنێک یاخود چۆن بڵێن لیژنەیەک ئۆڵمپی دەعمی یاریزانە کوردەکان بکە لە سنووری سلێمانی و لە سنووری شارەکانی تریشە هونەرە جەنگیەکان بەڕاستی زۆر زۆر پشتگوێ خراوە بەداخەوە جەنگەکە پشتگوێ خراوە بە چاو یاریەکانی تر بالەیە یاری دووگۆڵی هەر یاریشی تر بێ و نەرە جەنگیا پشتگوێ خراوە. بەداخەوە دەچمەوە لای کاکسەهند کاکسەهند ئەگە جارێکی دی کە بڵێ ناوی باوکت چیە مەمنون دەبم. ناوی باوکت چیە؟ بەڵێ ناوی باوکم سەرکە ڕەفیق مستەفا سەرکەوت سوپاس بۆ خوا توانیوێتی یارمەتی دەرم بێت دەستی خۆش بێت باوکێکی باش ئەوەی کە بتوانێت هەلی وەرزشکردن بۆ مناڵەکەی بڕەخسێنێت ئەوە زۆر زۆر گرنگە بەتایبەت لەم سەردەمەدا کە ژیان بڕێ قورسە. کاکە سەهەندی ئازیز ئایا پاڵەوانێتیەکانی ئەم وەرزشەی ئێوە لە سلێمانی بەردەوامە یا ئەوەی کەماوەیەکی زۆر دەخایێنێت تا پاڵەوانێتیتان بۆ ڕێک بخرێت؟ بەڵێ بە پشتیوانی خوددا ئەم پاڵەوانێتیانە بەردەوام دەبێت لە شاری سلێمانی و لە دەرەوەی شاری سلێمانیش ئەم پاڵەوانێتیانە پێشتر یاریزانەکان و یانەکان ئاگادار دەکرێنەوە لەوەی کە ئامادە بن بۆ پاڵەوانێتێکە. دەست خۆش بێ ئەم پاڵەوانێتیە کە ڕێک دەخرێت چونکە بە هەموویەوە 2 ساڵە ئەم وەرزشە هاتوۆتە کوردستان
ئایا ناوبژیوانێکی باش هەیە بۆ ئەو وەرزشە یادیسان پشت و بە وەرزشەکانی دیکە دەبەستن وەکو کیک بۆکسینگ و وەکو کاراتی و ئەوانە مەبەست ئەوەیە ئایا ناوبژیوانی تایبەت بەخۆی هەیە ڕاهێنەری تایبەت بەخۆی هەیە یانە بەڵێ سواز بخوا ناوبژیوانانی کوردستان لە ئاسێکدان کە دەتوانن یارەکان بەڕێوە بەرن و هەمویان ناوبژیوانانی پێشکەوتون و یانەکانیش دەتوانن ئەم جۆرە هونەرە بەرگریە لەگەڵ هونەرەکانی دیکەدا لە هۆڵەکانیاندا بڵێنەوە. دەستت خۆش بێ دەچمە لای کاگڕێبەر کاکە ڕێبەر بۆم باسی دوایین پاڵەوانێتی بکە کە لەم وەرزشەدا ئێوە ئەنجامتاندا و ئاستی کوڕانی کورد بە تایبەتی لەم وەرزشەدا چۆن بۆ لە پاڵەوانێتیەکاندا بەڵێ کاک محەممەد دوای پاڵەوانەتیمان مانگی چواری ڕابردوو بوو لە شاری بەغدا بەڕێوە چوو دیارە پاڵەوانێتێکی بەقەوت بوو لە ئاستی عێراقا پاڵەوانێکی سۆپەر بوو هەموو شارەکانی عێراق بەشداری کردبوو بە گڕوتوینێکی زۆرەوەی مەشوکو کوردەکان و نوێنەری شاری سلێمانی گەشتی نەئەوێ لە دوای سێ ڕۆژ ڕکابەتی لە پاڵەوانێتی کە سواز بەخوای گەورە توانیمان جێدەستی خۆمان و جێدەستی کوردەکان بۆیان سەلمێنی کە هەر عەرەب ناتوانێت پاڵەوان بێت لەم یاریە ئێمەش پاڵەوانێتی جێدەستی خۆمان دیاری کرد و ئەوە بوو من لە وەزنی 50 تا پلەی یەکەم بەدەستێنا و کاکەسان لە وەزنی خۆیان 51 و کاکە سامیمانەیە لە 86 کیلۆیە پلەی یەکەمی بەدەستێنا و جێدەسی خۆمان دیاری کرد سواز بخوا شاری سلێمانی جێدەسی خۆمان دیاری کرد. کاکە ڕێبەر ئێوە وەکو شاری سلێمانی وەکو کوردەکان بەس شاری سلێمانی بەشداری کردبوو یا لە هەولێر و لە دهۆک و لە شارەکانی دیکەشا بەشداریان کرد بوو وەک هەڵەبجە وەک سۆران لە هەولێریش بەڵێ بەڵێ لە هەولێریش بە فیرقەیەک هاتبوون ئەوانش بە نوێنەری شاری خۆیان هاتبوون و لە کەرکووکیش ئەوانیش نوێنەری شاری خۆیان بوون هاتبوون لە کەرکووکیش هەر یاریزانی باشمان هەبوو لە هەولێریش هەر یاریزانمان هەبووە. دەستت خۆش بێ دەچمەوە لای کاکە سەهەند کاکە سەهەند من زۆر بەوە دڵخۆشم کە لە بەرنامەی ئەمڕۆدا من میواندارێتی ناڵێم مێر منداڵ بە تەمەەن مێر منداڵی بەڵام یانی نۆجەوانی بەڵام بە ورا بە سیرکردن کە تۆ سەیرم دەکەی من وەکو گەنجێک تۆ دەبینم زۆر دڵخۆشم کە لە خزمەت تۆدا بەر لەوەی کە بچێ ئەم وەرزشە ینی بە هایۆز ئایا تۆ وەرزشی تری جەنگیت کردووە وەکو کاراتی کیک بۆکسینگ یا هەر وەرزشێکی تر؟ بەڵێ من پێشتر یاری کیک بۆکسینگم ئەنجام داوە و سپاس بخوا لە چەندین پاڵەوانێتی پرۆفشناڵ و نێودەوڵەتیە پلەی یەکەمم بەدەست هێناوە. دەستت خۆش بێ چه جیاوازێک هەیە لە نێوان ئەم وەرزشە لەگەڵ کیک بۆکسینگ یا ئەم وەرزشە لەگەڵ کاراتی یا لەگەڵ تایکواندۆ ئەگەر ئاشناوی بە ئەوانیش جیاوازەکەی چییە کە تۆ لە نێوان ئەم وەرزشە جەنگیانە ئەم وەرزشی بە هایوستت هەڵبژاردووە؟ بەڵێ وەرزشی بەهایوس تەبعەن هەموو وەرزشێک هەموو هونەرێک ڕێسا و یاسای تایبەت بەخۆی هەیە وەرزشی بەهایەتی شێکێکە لەو وەرشانی کە تایبەتمەندی تایبەت بەخۆی هەیە لەگەڵ کاراتی و تایکواندۆدا لە کیک بۆکسینیش جیاوازی هەیە بۆ نمونە لە کیک بۆکسینگە هەموو ئەندامەکانی جەسەد دەست و قاچ بەکاردێن و لە بەهایوسدا هەموو ئەندامەکان بە هەمان شێوە بەکاردێن بەڵام نی و ئێڵبۆ نی واتە ئەژنۆی خۆمان و ئێڵبۆ واتە ئەنیشک بۆ دەموچاو بەکار نایە بەڵکو بۆ خوارد دەموچاو بەکاردێت ئەمە جیاوازێکەیەتی. دەستت خۆش بێ کاکە سەهەند تۆ لە دوایین پاڵەوانێتی کە لە بەغدا بەڕێوە چوو یەکەمی کێشی خۆتت بەدەستێنا پێم بڵێ بزانم دوایین ڕکابەرەکەت خەڵکی کوێ بوو و چۆن لێت بردەوە؟ بەڵێ من لە کۆتا پاڵەوانێتی کە لە شاری بەغدا ئەنجام درا سواز بۆ خاتوانیم پلەی یەکەم بەدەست بهێنم بەرامبەرەکەم کەسێک بوو عەرەب بوو و خەڵکی بەغدا بوو سواز بۆخوا من کە ئەو ئەزمونەی هەم بوو لە یاریکردندا بەکارم هێنا و بتوانیم لێ بەرمەوە. دەستت خۆش بێ یەک پرسیاری فەنی لە ئەم وەرزشەدا بێشک بوێری ینی کەسێک کە چاو نەترس بێ زۆر پێویستە دوو ئەوەی کە ئەزمونت هەبێ ینی ماوەیەک بێت و ئەم وەرزشت کرد بێ بەڵام هەناسە تا چەند دەور دەبینێ ئایا هەناسە دەور دەبینێ تایمی ڕکابەرێکە چەندە؟
بەڵێ هەناسە ڕۆڵێکی گرنگی هەیە لەم وەرزشانەدا چونکە لە کاتی زەڕبە بەرکەوتن و لە کاتی جوڵاندا تۆ تووشی ئاسەنگی دەبیتەوە لە هەناسەدا و لەبەر ئەمە پێویستە چەند ڕێکارێک و چەند تەمرینێک بگرێتە بەر بۆ ئەوەی هەناسەت لە کاتی یاریکردندا گونجاو و ڕێک بێت. دەستت خۆش بێ. سپاس بۆ کاکەسان. دەچمە لای کاکە ڕێبەر. کاکە ڕێبەر تۆ دەتهەوێت لەم وەرزشە بەچی بگەی بەکوێ بگەی و چێ هاوکارت بووە تۆ لە چێ فێری وەرزش بووە ینی لە چێ فێری وەرزشکردن بووە ئەوە زۆر زۆر گرنگە. بەڵێ بڵێ دیارە من لە ساڵی 2007 ئەو کۆتایی 2007 بۆ 2010 لە لای مامۆستا بەرهەم ئەو کار لە یانەی سیروانی نوێ بووە لای ئەو دەسم بە یاریکردن کردووە و پاشان مامۆستای زۆر گەورەمان ئەویش مامۆستا دانا بوو هاوکارێکی زۆر باشم بوونە لە ڕاستەکە و هەمیشە برایکی خۆشەویستی شمێکە قەت لە بیری ناکەمەوەش کاکە بەهمەن بوو پاڵەوانی عێراقا هەمیشە وەکو کادرێکی تەدریبی زانیاری و تواناکانی لێوەرگرتو و چی زانی بێ بەمنی وتووە و سوپاس بەخوای گەورەم کەسانە منیان پێگەیانوە و پاشان پرسیاری دووەمە ئەوەی کاک محەممەد من ئەمەوێ بە چی بگەم لەم وەرشەدا دیارە مانگی 6 پاڵوانەتی ئاسیامان هەیە پاڵوانەتی ئاسیامانەیە ئەمانەوێ پشتیوان بەخوای گەورە لە پاڵوانێتە پلێ یەکەم بەدەست بێنین و پاشان هەڵەنە بە مانگی 8 پاڵەوانێتی عالەممان هەیە پشتیوان بەخوا خۆمان ئامادە ئەەکەین و لە ئامادەکارێکی چڕابین بۆی لەو پاڵەوانێتیشان جێدەسی کوردەکان دیاری بکەین و نەتیجەیەکی زۆر باشمان هەبێ. دەستت خۆش بێ. خاڵێکی تریشەوە بکە ئایا کێ هاوکارم بووە فەرموو چه هاوکارم بووە لە ڕووی مادی وەق مەبەستەیە خو لە ڕووی معنەوی و هاندان معنەوی و هاندان و مادەش بۆ خۆ دەزانی ئەم ڕۆژانە زۆر زۆر دەور دەبینی هەر بەشێکی زۆر ئەگەر نەبێت هەرژیان نابێت. تەمان دیارە ئێمە لە ڕووی مادی و با بڵین تا ئێستا وەک ئەڵم نادیکردان و کۆمپانیای ئاوی ڕەش و کاگواحیت هاوکاری کردوینە بەڵام وەکو وا پێویستەکە ئەگە بمانەوێت هەر یاریسانێکی ونەری جەنگی بەرەو پێشەوە بڕە پێویستە لیژنەی ئۆڵمپی یاخود هەر وەزارەت یاخود هەر لایەنێ بێ هاوکاریەکی بڕەپارەیەکی یعنی ناڵم بڕەپارەیەکی زۆر بەڵام ئەوەنەی کە پارەی هۆڵەکەی و کۆمەڵێ پرۆتین و خواردنێکی ڕێک دروستکە بۆ خۆی بۆی نەتیجە بێنێت لە بتوڵەکەیە وا پێویستەکە هاوکارێکی باشمان بکرێت بۆی نەتیجەمان ئاسانتر بێت لەو کاکە ڕێبەری بچین ئیش بکەین و دوایی یاری بکەینەمە قورسایەکی زۆرمان لەسەر. کاکە ڕێبەری ئازیز ئێوە هەم تۆی بەڕێز هەم کاکە سەهاند لە تەمەنتان زیاتر دەزانن ینی تەمەنی ئێوە ماشەڵڵا گەنجن بەس زۆر زۆر دەزانن ینی لە قسەکردنیشە ئەدایەکی جوانتەیە تۆ لە دوایین پاڵەوانێتی لە چێت بردەوە و چۆنت لێی بردەوە؟ دیارە دوای پاڵەوانتی سۆپەری عێراق بوو لە شاری بەغدا بوو من دوو یاری بەرکەوت و یاری پێشەوە بەربای کەوتم یاریەکەم بەرامبەر یاریسانێکی کەرکووکی بوو یاریزانێکی باش بوو توانیم سواز بخوا لە دوو جەو لە ناکاوتی کەم کۆتایی بە یاریەکە بێنم کەسی بەرامبەر نەیتوانی یاریکا بەرامبەر و یاری ئەخیرەمیشم بەرامبەر یاریزانێکی هەڵبژاردەی عێراق و یاریزانێکی عەرەب بوو خەڵکی شاری بەغداد بوو سواز بخوا دوانیم لە دوای سێجە و لە ڕکابەرایەتی و کوردانە شەڕم کرد و توانیم یاریەکە لێ ببەرمەوە. ئەو کوردانە شەڕکردنە زۆر زۆر گرنگە ها فریادەڕەسی زۆر لە ئێمە کوردە جاری وا دەبینی بە هونەر بە هەناسا بە سوزانم بە هەر شتێک دەتەوێت لێ بێ و لێی نابێ بەڵام ئەو غیرەتە کوردانە وا لێ دەکات لێ ببێەوە دەستت خۆش بێ. چەند ڕاندا جەنابەت دەڵێ لە دوایین بەڵێ لە دوایین پاڵەوانێتی لە ڕاندی سێەما لێم بردەوە ئەگەر سێم بۆ نمونەیەکسان بێ بۆ چوارەم و پێنجەم و شەشەمیش دەچێت؟ زۆر کات ناچێتە چوارم بەڵام لیژنەی تەحکیمیمان هەیە بڕیان لەسەرەوەدا خۆی یاریەکە سێ ڕاوندە هەر ڕاوندێ 2 دقە پێکێت هەر ڕاوندێ لە 2 دقە پێک دێت دیارێتر جەولەیەک بە جەولەیەکە گەر یاریزانەکە بەرامبەر یەک بن ئەویان با بڵێن تەعادولە دیاری کراوە ئەوە بەس جەولەی سێم یاریز کامیان باشتر بێت و زەربەی زیاتر لێبە ئەو یاریسانە ئەیباتەوە. دەستت خۆش بێ. زۆر کات ناچێتە جەولەی چوارم یاخود ڕاوندی چوارم لەبەر ئەوەی لیژنەی تەحکیمی دانیشت و خۆیان بڕیان لەسەر. دەستت خۆش بێ. زۆر کە زواوی دەکاتەوە دەڵێ ئەمە کاکە ڕێبەر بە 6 خولەک بۆ بە پاڵەوان لە کاتێکدا یاری تۆپی پێ جاری وایە دەچێت بۆ 120 خولەک و دواتر لێدانی سزا
بڕواتان هەبێ لەم یاریانە یاریە جەنگەکان ئەو یاریانی کە دوو ڕکابەر لێگڕا شان بە شانی یەکتر دەبن سینگیان بە سینگی یەکتر دەکەوێت لێکتر دەدەن بە زۆران بازیشەوە هەناسەت لێ دەبڕێ دوای یاری وا هەز دەکەی تۆ لەگەڵ بەرامبەر بە هەڵبژاردەی ئەرژەنتین و بەرازیل یاریت کردووە بە مێسیشەوە ینی ئەوەندە ماندوو دەکەوە بیر نەکەنەوە یاریێکی زۆر زۆر ئاسانە کاکە سەهەند دەچمە لای سەهەندی ئازیز تۆ چاوەڕوانی چییە لە کاربەدەستانی وەرزشی کوردستان بە تایبەت کاربەدەستانی وەرزشی سلێمانی وەکو گەنجێک دەتەوێت چیت بۆ بکەن بۆ وەرزشە جەنگەکان چی بکەن؟ بەڵێ من وەک گەنجێکی وادارم کە لایەنە پەیوەندیدارەکان و کاربەدەستەکان ئاوەڕێک لە وەرزشەکان بدەنەوە بە ئام چه هونەرە جەنگەکان یاخود هونەرەکانی دیکە بێت هەر یاریزانێک کە دەچێتە دەرەوە بۆ کردنی پاڵەوانێتیەک وا باشترە وا پێویستەکە هاتەوە بە چەند بڕێکی مادی خەڵات بکرێ وەک دەستخۆشیەک بۆ یاریزانەکە و بۆ بەردەوامبوون لەسەر کارەکەی. دەستت خۆش بێ ئێوە باشە ئەوەتان بینی یانە دوایین پاڵەوانەتی هەر سێ هاوڕێ بوون بە پاڵەوان هیچ ئاوڕێکتان لێدرایەوە یانە؟ من وەکو خۆم هیچ ئاوڕێکم لێ نەدراوەوە هیچ سپۆنسەرێکیش نەکراوم تەنها لە ڕێگەی باوکمەوە کە سوپاس بەخوا یارمەتی دەر و پاڵپشتم بۆ و هەموو مەسروفێک و سپۆنسەرێکی من تەنها باوکمە. ئەلێرەدایە کە دەڵێن باوک پشت و پەنایە گەورەترین و مەزنترین سپۆنسەری مناڵەکەشێتی. دەستت خۆش بێ کاکە ڕێبەر ئەگەر باس لە کەم و کوڕیەکانی بەردەم ئەم وەرزشە بکەین کاک محەممەد جان کەم و کوڕیەکان چین؟ بەڵێ فەرموو. دیارە کەم و کوڕڕێکان خاڵیەکەم خۆی لە لانی مادیە گرێتەوە کە دووبارەیەکەمەوە کاربەدەستانی کوردستان کاربەدەستانی شارەکەی خۆمان سلێمانی با بڵین ئاوڕێکیان لە هونەرە جەنگیەکان نایاوەتەوە بە شان بەشانی و یاری تۆپی پێ یاخود بالا ئەو یاریزانانەی کە هونەری جەنگین و توانایەکیان هەیە و مستەوایەکیان هەیە لە کوردستان و لە عێراقا نەتیجە ئێنەوە بۆ شارەکە پێویستە خزمەت بکرێت پێویستە بڕەپارێکی ماگانیان بۆ دیاری بکرێت وەری بگرن و خزمەتی یاریەکەی بکەن خزمەت بە وەرشەکەی خۆیان بکەن دیارە ئێمە ئەگەر بمانوێ هەر پاڵەوانێک پێگەێنین کۆمەڵە قۆناغی کۆمەڵی قورسایی هەیە لە بەردەم کە ئەویش ئەگەر با بڵێن پارێکی وای پێ نەبێت ناتوانێت ئەمانە دابینکە یەک لەوانە پێویستە خواردنێکی زۆر زۆر باش بخواویش خواردنەکەی نابێ ئەبێ خواردنی دایت بخوا نابێ خواردنی ڕۆژانەی ئاسایی خۆمان بخوا خواردنەکانی بێ چەوری و شیرینی و شەکر و ئەمانەی تیان نەبێ و ئاگای لە وەزنی بێ ئەوانش پارەی پێویستە لە هۆڵێکی ئاستنە طبعاً لە قاعەیەکی ئاستنا پێویستە خزمەت بە جەستەی خۆی بکە پێویستە یاری ئاسن بکات و یاریەک بکە خزمەت بە ڕاستەکەی خۆی کە بە هونەرە قیتالەکەی خۆی بکات دیارامەش پێویستی بە کۆرس وەرگرتن هەیە و پێویستی بە بەرنمەیەکی زۆر باشێ و خاڵی سێمیشەوەی کە هەر بۆ ڕاستەکەی خۆی ئەوەیە لە شەفتی شەوانە پێویستە وەرشە قیتالەکەی خۆی ئەنجام بکە ئەم سێ تەمرین ئەم سێ شەفتەی کە باسم کرد ئەگەر بێت و لایانی مادی و زۆر باش نەبێت زۆر بە ئاسانی بۆ ناچێ بەڕێوە. زۆر سپاس کاکە سەهەند بە بڕوات پێویستە بۆ پەرەپێدانی وەرشە جەنگیەکان لە کوردستان چی بکرێت ینی کوردستان چی بکەن بۆەوەی کە ئەم وەرزشە زیاتر گەشە بکات؟ بەڵێ لە کوردستاندا بەداخەوە ئەم وەرشە لە دواکەوتویدایە و پەری پێ نەدراوە بەڕای من پێویستە کە ئەو لایەنانی بە وەرشەوە خەریکن زیاتر احتیمام بە وەرشەکە بدەن و زیاتر بڵاوی بکەنەوە هەروەها قاعەکانیش زیاتر تەمرینەکانیان چڕ بکەنەوە بۆ ئەوەی سەرکەوتوو بن. دەستت خۆش بێ دوایین پرسیارم ئاراستی کاکە ڕێبەر دەکەم وەکو برا گەورە وەکو برا گەورەی کاکە سەهەند بە پێی تەمەن وابزانە بەرەو ڕووی کاربەدەستانی وەرزشی لە حکوومەتی هەرێمی کوردستان بوویێتەوە بە تایبەت لە سلێمانی چی پێ دەڵێ بۆ ئەم وەرزشە بۆ وەرزشەکانی هونەری جەنگی هەروەها بە شێوەی گشتی بۆ هەموو گەنجان ئەوانەی کە بەڕاستی دڵیان لای وەرزشە ڕەنگە سەبارەت بە باری خراپی دارایی یا سەبارەت بەوەی کە پشگیرێکی باش ناکرێن کەمتر وەرزش دەکەن.
پیانەڵەم ئایا جیاواسی نێوان ئایا کورد ئایا هونەرە جەنگیەکان زیاتر ناوی کورد بەرزەکەنەوە لە وەرزش و بە وڵاتانی ئەناسێنن یاخود هونەری تۆپی پێ و من خۆم بەشی وەرزشم تاوا کردووە لە زانکۆ بەڵێ ئەم یاریانەی تر هەمووی مهمە و پێویستە هەبێت بەڵام وەکو جیاوازێکی وا بەرچاو نەکەن کە هونەرە جەنگیەکان گرنگجێکیان پێ نادرێت و یاریەکانی تر گرنگیان زۆر پێدرێت و جیاواسی ئێمە و عەرەبەکانیش تەنیا ئەوەیە کە عەرەبەکان لایانی مادیەوە زۆر هاوکاری ئەکرێن لەلایەن حیزبەکانی خۆیانەوە لەلایەن وەزارەتەکانی خۆیانەوە یعنی لایانی مادیان زۆر بەقەوەترە لە ئێمە بەو هەموو با بڵێن بەو هەموو بێپارێ و بێ ئەوەیشەوە سواز بخوا نەتیجەمانەر هەیە و بەسەر ئەوانیشە هەمانە ینی کە ئەوان خزمەتی ئەوانەکە نەمانەی خۆمان بۆ نایکەن بەڵێ و بە نەخێر ئەم پرسیارە وڵامدەوە لە وەرزشەکەی ئێوەدا ئافرەت بوونی هەیە یانە بەڵێ هەیەی دەستت خۆش بێ سپاس بۆ کاکە ڕێبەر سپاس بۆ کاکە سەهەند ئەمەش یەکێک لە وەرزشانەیە کە تازە بەم زوانە ئەو پەڕی 2 ساڵە لە کوردستان هەیە هیوادارین زیاتر ئاوڕیان لێ بدرێتەوە زیاتر پەرە بەم وەرزشە بدرێت لە کۆتاییشدا هەر ئەم وەرزشە تاکیانن کە دەستکەوتی مەزنیان دەبێت بۆ کوردستان بۆ شارەکانمان هەروەها بۆ گەنجان خواتان لەگەڵ بێ ئەم وڵاتە هەر ئاوەدان